لە خولی نایابی کوردستان و لە هەفتەی شەشەمدا دەربەندیخان لە یاریگای خۆی میوانداری یانەی پێشمەرگەی هەولێری کرد. گێمی یەکەمی یاری یانەی میوان باشتر دەبینرا و چەندین هێرشی مەترسیداری کردە سەر گۆڵی خانەخوێ، بەڵام گێمی یەکەم بە خاوێنی و بەبێ هەژاندنی تۆڕی گۆڵی هیچ لایەکیان کۆتایی هات. گێمی دووەم بە هەمان شێوەی گێمی یەکەم پێشمەرگەی هەولێر باشتر دەبینرا، بەڵام لە هێرشێکی هەڵگەڕاوەدا و بە هەڵەی بەرگریکارانی پێشمەرگەی هەولێر بورهان قادر یاریزانی ژمارە 20 یانی دەربەندیخان لە خولەکی 60 گۆڵی پێشکەوتنی بۆ قەڵای شینپۆشەکان تۆمار کرد. پێشمەرگە بە ئەنجامەکە ڕازی نەبوو تا لە دوا ساتەکاندا لە ڕێگەی لێدانێکی ڕاستەوخۆوە هەڤاڵ محەممەد بە درێزی ژمارە 18 گۆڵی بەرامبەربوونەوەی لە خولەکی 85 تۆمار کرد و یاریەکەش بەو ئەنجامە کۆتایی هات. سەرەتای ژەروتم چونکە تەخیر دەستمان کرد بە ئامادەکاریەکان ئێمە کۆمەڵێک نەقص و کێشەمانەیە لە تیپەکە وەکو یاریزان ئەڵێم، بەڵام وردە ئیشەڵا ئەکەین سەرەوە ڕێزکێت چونکە بەتایبەتی ئەمڕۆ وەکو یاریکردنیش ئەدایکی باشمان پێشکەش لەگەڵ پێشمەرگە، بەڵامی تر زۆر جار ئەڵێ شانس یاوەرە نەبوو یا زۆر جار تۆ یاریکی باشەکەی بەڵام شانس لەگەڵ نەبێ. ئەمڕۆ یەکێ لەو یاریانە بکە ئێمە زۆر باش بووین مستاقیەوە بین بە دڵنیایە سێ خاڵ یاریەکە بێنین، بەڵامی تر ئەمە ژاری تۆپی پێیە لە دوا ساتەکانە بە ئەخطای فەردی خۆمان بوو توانیان گۆڵی یەکسان بمان لەسەر بکەنەوە. وەکو ڕازی بوون هەموو ڕاهێنەرەکە هەموو تیپێک حەزەکە سێ خاڵ بەدەست بێنێ، بەس ئێمە یاریەکی باشمان کرد بە تایبەتتر یان لە شۆتی یەکەمە دەمانتوانی حەسمی یاریەکە بکەین، خطوتەکان هێلەکان و ئێمە لێک نزیک بوون، یعنی کۆنتڕۆلی وەسەدمان کرد، زایدەن لە تەنەوەعمان لە ڕووی هجومیەوە تەنەوەعێکی باشمان هەبوو، سێ چوار فرسەی زۆر باشمان بۆ ڕێکە دەمانتوانی استیغلالی بکەین، بەڵام لە شۆتی دووەمە هەر باشتریش بووین، بەس پاش ئەو گۆڵێک کە ئەو هەڵە گەورەیە لە مابینی یاریزانەکانی خۆمان لە ڕووی بەرگریەوە کە ئەو بوو دەربەندیخان گۆڵی تۆمار کرد، ناتەوازنیەک لە فەریق دروست بوو، بەڵام پاش تەبدیلەکان توانیمان هەتا حەدێک کۆنتڕۆلی مەلعب بکەینەوە، بەڵام گۆڵەکە لە وەختێکی تاخیرات دەمانتوانی دووبارە کۆم لە شۆت یەکەم حەسمی ئەم یاریە بکەین، بەڵام هەر وەکو تازە شڕامگەیان دەربەندیخان بە ئاسانی خاڵ لەدەست نادەن ناو یاریگای خۆی. بەم ئەنجامە پێشمەرگەی هەولێر خاڵەکانی بۆ 11 خاڵ و دەربەن بۆ 8 خاڵ بەرز کردەوە لە ئەگەری سەرکەوتنی سەی سادق و دهۆک، ئەوە پێشمەرگە لە پلەی سێیەمەوە بۆ پێنجەمدا دەبەزێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.